ئەم ئەشکەوتە جێگەیەکی بێدەنگ و ئارامە. خۆ حیوان، ئەگەر شانس و بەخت یارمان بێت وە زوو قۆڵبەسمان نەکەن، چەند ڕۆژێ لێرە میوانی خوداین، چونکە ئەیدی خۆراکێکمان نییە. مەگەر تا ئێستا میوانی کێ بووین؟ ئێمە بە کار و تێکۆشانی خۆمان شتێک ناخولقێنین، بەڵکو تەنیا نامەتەکانی خوددا کۆ دەکەینەوە. لە ڕاستیدا هەموو شتێک خاوەن ماڵی ڕاستەقینە بۆمانی ئامادە کردووە و دیسانیش ئەگەر پێویست بێت ڕزقی ئێمە ئامادە دەکات. بە ڕزقەوە یا بێڕزق بەرحاڵ چەند ڕۆژێکمان زیاتر نەماوە. ئەم ئەشکەوتە کە من دەیبینم ئەگەر سەربازەکان بگەنەوە ئێرە دەبێتە گۆڕی هەمومان. بێگومان ئەوەی کە ئێمەی هێناوە ئێرە بێحکمەت نەبووە و ئیرادەی ئەویش بانتر لە هەر شتێکە. جەنابی ماکسیمیلیان، ئیز نەدەن پرسیارتان لێ بکەم کە دەمێکی لە زێندایە؟ ئەگەر بتوانم وەڵام بدەمەوە زۆرم پێخۆش دەبێت. بۆچی هەموو کات شکۆی باتڵ ڕووناکی حەقدا دەپۆشێت؟ بۆچی خودای گەورە بەهێزی خۆی حەقچەر ناخات و بۆچی نیشانێک پیشان نادا تا هەموو ئیمان بێن و ئیدی جێگای هیچ باسێک نەمێنێتەوە؟ مەگەر تۆ پێت خۆشە کە خوددا گەورەترین کەماڵی خۆی یعنی ئیختیار و هەڵبژاردن لە تۆ بستێنێتەوە؟ ئێمە بە مەیل و ئیرادەی خۆمان لایەنگری حەقمان کردووە و باتڵمان لەناو بردووە و لە ڕێگەی ئیماندا هەنگاومان هەڵگرتووە و لەم کەماڵە خەڵکمان وەرگرتووە. مەجینا باقی بوونەوەرانیش ئیمانی بێ ئیرادەیان هەیە. وا نازانن کە ئەم زاڵبوونەی بتپەرستی و زوڵم و پەرەسەندنی فساد و خراپەیە بەویستی خودای گەورەیە؟ ئایا ئەو ئیرادەی کردووە کە حەق هەموو کات ژێر چەپۆکەی باتڵ بێت؟ نازانم کە چۆن سەرکەوتنی هەق بەسەر باتڵدا وەدی دێت، بەڵام هەست بەوە دەکەم کە باتڵ هەر وەکو بەڵقی سەر ئاوە وەلا کامدا ڕاستەقینە خۆی دەردەخات. ڕاستەیەک لە ئینجیل کە ماکسیمیلیان هەموو کات دووپاتی دەکاتەوە، ڕاستەقینەیەک کە لە تاریکیدا لە وتنی دەترسێن، ڕۆژێک لە ڕووناکاییدا دەبیسرێ و ئیمانێک کە لە نێو ماڵەکاندا فێری بووین ڕۆژێک لە سربانەکانەوە هاوار دەکرێ. یانی ئەو کاتە دەگات کە خوداپەرستان بەسەر کوفاری بتپەرستە سەرکەون؟ بەڵام چۆن ماکسیمیلیان؟ نازانم، چۆنەکەی نازانم. لەمەدا کە ڕاستەقینە سەردەکەوێ باسێک نییە، بەڵام ڕەنگە لە سەردەمی ئێمەدا ڕاستەقینە ڕوونەدا بۆ بەرەکانی داهاتوو بیبینن. تۆ دەنگێکن نەبیست؟ من هەست دەکەم کە تەنیا نین. وا دیارە کەسێک ئاگەی لێمانە. من کە بە زۆر چاوەکانم هەڵدێنم. لەم کاتە ناسکەدا دەبێت یەکێک بەخەبەر بێت. ئێوە شوویەک بدەن. نەخەوتنی دوێنێ شەو و پێوانی ئەم ڕێگا دوور و درێژە و ئەستەما هەمومانی ماندوو کردووە. دەی ئێوە بخەون. خاوەن شکۆ ماکسیمیلیان، من دوێنێ شەو باش خەوتوم، وەکو ئێوەش ماندوو نیم. من ئێوە بخەون. من ئاگام لە ئێوەیە. بخەون. باش ئەنتۆنیوس، باشە. بخەون.
نازانم بۆچی ئەوەندە ماندووم. من تا ئێستا ئەوەندەم خەو نەهاتووە. دەڵێ ئەم خەوە بەدەستی خۆم نییە. خدایە حەق بەسەر باتڵدا چۆن زاڵ دەبێ؟ چۆن؟ من بۆچی خەوم دێ؟ منش خەوم دێ. ناخەوی کمیتریۆ؟ چەندە زوش خەوتن. زۆر سەیرەکەمی تریۆ بە چای بازەوە خەوتووی تا ئێستا تۆم بەو شێوەیە نەدی بوو. بەڵێنم داوە کە ئاگام لێیان بێت. بەڵام خەو ناهێڵێ قەولم پێداون ئاگام لێیان بێت. هیوە دەرم شتێک ڕوو نەداتاوێ. تەنیا تاوێ بخەوم بەسمە. پاشان باشتر دەتوانم ئاگام لەوەم بێت. هیوەدارم جەنابی ماکسیمیلیان لێم خۆش بن. بەدەست خۆم نییە. بڕستی بڕێوم بەدەست خۆم نییە. بڕستی بڕێوم.